سەنتەری نێودەوڵەتی زمانی ئینگلیزی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی یەکێکە لە سەنتەرە گرینگەکانی زمانی ئینگلیزی لە هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە دامەزراوە. باوەڕپێکراوی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ بەخشینی بڕوانامەی زمانی ئینگلیزی. ئەم سەنتەرە پشدەبەستێت بە توانە و ستافێکی بەڕێوەبردننی شایستە کە یارمەتی بەرەو پێشچوونی ئاستی زمانەوانی فێرخوازان دەدەن. ستافی وتنەوەی وانە لە سەنتەرەکەدا هەڵگری بڕوانامەی ماستەر و دکتۆران و خاوەن ئەزمونن لەوانە وتنەوەدا لەسەر ئاستی زانکۆ و پەیمانگاکانی ناوەوە و دەرەوەی وڵات. بەپێی پلانێکی تۆکمە و پلانێکی گشتگیر بە سوود وەرگرتن لە ئەزمموی سەنتەرەکانی پێشووتر و بە بڕکردنەوەی هەرکەم و کوڕێکی تر کە پێشتر هەبوو بێ و لە هەمان کاتیشا بە سوود وەرگرتن لە ئەزمموی دەرەوەی وڵات و ئەو سەنتەرە پێشکەوتوانی کە لە زانکۆ جیهانیەکانە بەڕێوەبن هەوڵمان ناوە کە نمونەیەکی جوانتر لەوانی لە ڕابردووە هەبوو پێشکەشکەین. تەمان سەرەتا بەو قابلەتە کەمەشەوە کە سەرای قەیرانی ئابووری و کۆمەڵێک ڕێگری لە بەردەمی دەستگا حکومیەکانە کە بتوانن بە شێوازێکی زۆر باش پلانەکانیان جێبەجێکەن. ئێمە توانیمان بینە با بڵین کایەکەوە و ساڵ بە ساڵیش کە گەشتونێت ئەم قۆناغی ئێستا پێشکەوتنی بەرچاو بەڕاستی بەدی بێنین بۆ هەم سەنتەر و کە دوجاریش ئامانج و با بڵین پلانەکانی ئێمە ئەوە بۆ کە بتوانین داخوازیەکانی فێرخوازانی ئینگلیزی بە گشتی جێبەجێ بکەین و بە تایبەتیش لە دوای گۆڕانکاریەکانی بابڵین وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە مەرجی زمانی ئینگلیزی بۆتە مەرجێکی پێشوەختەی دەستپێکردنی کۆرساتی ماستەر و دکتۆرا. ئێمە توانیمان لێرە بێ لەو سەرڤیسەی کە ئێمە جێبەجێمانە کرد لە ڕووی دابینکردنی کۆرساتی زمانەوە تەوان بە شێوازی جیاواز و بەپێی پێویستی فێرخواز کە چەندین کۆرسی جیاوازمانەیە هەم بۆ مەبەستی گشتی و مەبەستی ئەکادمی. ئێمە توانیمان لەمەر زیاتر هەنگاو بنێن ئەویشەوەیە کە سەنتەرەکەمان جا لەوەی کە ئەتیبارێکی تایبەتی هەیە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە، چونکە لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا مۆڵی پێدراوە. هەرزوو درکمان بۆ کرد کە پێویستە ئێمە زیاد لەوە هەنگاو بنین ئەویش بە چوونە پێشەوە لەگەڵ بەڵێن ئەنجومەنی ڕۆشنبێری بەریتانی بریتیش کاونسڵی لە ئاستی عێراق و هەرێمی کوردستانە ڕێکەوتنی هاوبەشمان هەیە. سەنتەری نێودەوڵەتی زمانی ئینگلیزی مێژووی دامەزراندن 9/11/2014 ژمارەی هۆبەکانی سەر بەم بەڕێوەبەرایەتیە 4 هۆبەیە کە پێک هاتووە لە هۆبەی کاروباری زانستی، هۆبەی وەرگێڕان، هۆبەی کارگێڕی، هۆبەی ژمێراری. بەبوونی ئەو ئاسانکاریانی لەم سەنتەرەیە دابین کراوە مامۆستاکان ئەتوانن زۆر بە شێوازی جۆرا و جۆروانە بڵێنەوە. ئێمە لێرە هۆڵی کۆنفرانسمان هەیە، لێرە مختبەری با بڵێن تاقیگەی دەنگمان هەیە کە بە شێوەیەکی زۆر پێشکەوتوو لە ڕووی کۆمپیوتەر و لە ڕووی ئەو ژینگەلەباری کە لە کلاسەکەیە دابین کراوە ئەتوانێت ئیسفادە لە ئینتەرنێت بکەن لە کاتی کلاسیشە. هۆڵمان هەیە بۆ لێکچەرین، یانی ئەتوانێت مامۆستا محازەڕی تەلەبەکان کۆکاتەوە و محازەڕەیەکی تایبەت ئەگەر بیەوێت هەدەفێکی تایبەت بپێکە لەو ڕۆژەیە توانێت ژمارەیەکی زۆر خوێندکار یان فێرخواز بێتە ژوورەوە. ئەمە زۆر گرنگە بەلامەوە کە لێرە ئاماژەی پێ بم بەڕاستی. یەک کۆرسی تر هەیە کە ئێرە خۆتان نەزانن بۆ بە سەنتەری ئایلس. لێرە کۆرسی زۆر تایبەتمان هەیە بۆ وەرگرتنی تەکنیکەکانی ئایلس. لە چوارچێوەی ئەو هەماهەنگەیەکە هەمان لەگەڵ بریتیش کاونسڵە مامۆستاکانمان بەردەوام کۆرسی تایبەتیان بۆ کرێتەوە لە ڕێگەی بریتیش کاونسڵەوە کە ئەمە وایە سەرڕای ئەو ئەزمموانەی کە خۆیان پێشتر هەیان بووە و هەموو ئەو تازەگەری و نۆگەریانەی کە لە بواری زمانەوانیە هەیە لە دنیاە وای کردووە کە هەمووی بەیەکەوە لەگەڵ ئەو ئاسانکاریانی کە لە سەنتەرەکەمانە هەیە ئەو زانیاریانە بەیەکەوە بەخشن بە خوێندکار. دوو هەمینیشیان وەکو پێشتر باسم کرد فێرخوازەکانمان لێرە فێربوون بۆ فێربوون ئەنجامەدەن کە ئەماوە گەیەنێ ئەوان تەنها فێر نابن بۆ خۆیان، فێر ئەبن بۆی جارێکی تر لە ڕێگەی خۆیانەوە بە تەنها بە سەربەخۆیی فێر بن کەمە پێوترێ سەربەخۆیی فێرخواز. یەکێکی تر لەو خزمەتگوزارانی کە سەنتەری نێودەوڵەتی زمانی ئینگلیزی
پێشکەشی دەکات هۆبەی وەرگێڕانە. ئەم هۆبێ بە شێوەیەکی سەرەکی هەموو جۆرە کارێکی وەرگێڕان بۆ ناو و دەرەوەی سنتەرەکەمان ئەنجامەیە و جگە لەوەش چەندەها کاری باشی کردووە بۆ پێداچینەوەی زمانەوانی توێژینەوەی زانستی. جگە لەوەش چەندەها پێداچینەوەی زمانەوانی بۆ توێژینەوە زانستیەکان لەلایەن پسپۆڕانی زمانی ئینگلیزی سنتەرەکەمان ئەنجام درراوە. ئەم هۆبەیە ڕۆژ بە ڕۆژ فراوانبوونی زیاتر بەخۆیەوە دەبینێت، ئەویش بۆ پێی کە کاری سەرکی وەرگێڕانەکان ئەنجامەیە لە ناو سنتەرەکەمانە. جگە لەوەش هەوڵێکی زۆر باشی داوە بۆ دابینکردن و هێنانی باشترین وەرگێڕی زمانی ئینگلیزی. ئێمە وەکو هۆبەی کاژێڕی و ژمێریایی سنتەری زمان هەموو هەماهەنگێکمان هەیە لەگەڵ هۆبەکانی تری سنتەرمانە بۆ بەڕێوەچوونی کارەکان و باشترکردنی کارەکانی سنتەرمان و ئاسانیکردن بۆ ئەو فێرخوازە بەڕێزانەی کە سەردانی سەردەمانەکەن هەر لە هاتنە ژوورەیان بۆ ناو سنتەرمان تا کۆی پرۆسەی دەستکردن بە خوێندن و هەموو کە ئاسانیە بۆ هەموو مامۆستاکان ئەەکەین لە ڕووی پێداویستیەکانیانەوە و لە ڕووی هەموو خزمەتگوزاریە کە پێویستیان پێێتی و هەم ئەو فێرخوازانەی کە سەردانی سنتەرمان ئەکەن. کار و چالاکیە سەرەکیەکانی سەنتەری نێودەوڵەتی زمانی ئینگلیزی بەڕێوەچوونی کۆرسی زمانی ئینگلیزی ئەکادمی تایبەت بە خوێندکارانی خوێندنی باڵا ماستەری زانکۆمان بە هاوبەشی بەڕێوەبردننی بەشی تەکنیکی وەرگێڕان لەگەڵ پەیمانگای تەکنیکی سلێمانی لە ڕووی زانستی و ئەکادمی و دابینکردنی ستافی مامۆستا، ئەنجامدانی تاقیکردنەوەی نێودەوڵەتی ئایلس، کۆرسی ئامادەکاری بۆ داقیکردنەوەی ئایلس لە کلاسدا، کۆرسی ئامادەکاری بۆ تاقیکردنەوەی ئایلس بە شێوەی ئۆنلاین، کۆرسی پەرەپێدانی توانستی زمانی ئینگلیزی، کۆرسی فێربوونی زمانی ئینگلیزی بۆ مەبەستی گشتی و گفتوگۆکردن. نزیکی 2 ساڵە بێبووینەتە سنتەرێکی ئایلسیش لە هەمان کاتێکە سنتەری نێودەوڵەتی زمانی ئینگلیزین و لە ماوەی ڕابردووی ماوەی 2 ساڵی ڕابردووە ئەتوان بڵێم نزیکی 2000 کاندید ئیمتحانی کردووە لەم سنتەری ئێمە کە ئەمەش ئاسانکاریکی زۆر تەواوی کردووە بۆ خەڵکی هەم پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و چواردەوری چونکە جاران پێشوەخت ئەبوایە هەموو ئەو بەڕێزانە ئەو کاندیدانە بچووناتە شاری هەولێر یان بۆ بەخا چکە لەو دوو شوێنە تەنها سنتەری ئایلس هەبوو. ئێمە توانیمانە ئەو ئەرکە لەسەر ئەوان کەم بکەینەوە ئەو ئاسانکاریە پێشکەش بە شارەکەی خۆمان و ئەم دەڤەرە بکەین کە لەم سنتەرەیە بە ئاسانترین شێوە بە کوالیتیکی زۆر تۆکمەوە بتوانین خزمەتێکی باشیان پێشکەشکین بۆی کە تاقیکردنەوەکانیان بە شێوازێکی گونجا و بەپێی نمرەی خوازراوی خۆیان بتوانن ئێمە خزمەتیان بکەین و بە ئامانجەکانی خۆیان بگەن. خاڵێکی تر زۆر گرنگە کە لەم سنتەرە ئێمە کە تا ئێستا با بڵین کارمان لەسەر کردووە بۆ داهاتووش پلانمان هەیە ئەویشەوە ئێمە سەرڕایی پێشکەشکردنی لایەنی زمانەوانی وەکو لایەنی با بڵین کۆرساتی زمان و ڕاهێنانی زمان بۆ ئەو کەسانی کە خوازیارن بە پێشکەوتنی ئاستی زمانیان ئەویشەوەیە کە چالاکی جۆراوجۆری تریش لەم سنتەریا بەڕێوە ئەچێ، تەنها وەک سنتەرێکی زمانی ئینگلیزی نەوەستاوەتە بەڵکو وەتە سنتەرێکی ئەکادمی و کەلتوری و لە بواری تریشە. هەر بۆ نمونە ئێمە سێرفسەکانی ئێمە لە بواری ڕاهێنانی زمانە تەنها زانکۆی خۆمانی نەگرتوێتەوە، بۆتە شوێنێک بۆ ئەوەی کە فێرخوازانی زمانی ئینگلیزی لە دەرەوەی زانکۆش هەم مامۆستایان هەم فێرخواز مامۆستایان فەرمانبەران و کەسانی تر سوود لەم ئەزمونانی ئێمە وەربگرن. بە حکمیەوەی کە لەگەڵ بریتیش کاونسڵ با بڵین پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە و تاقیکردنەوەی ئایلس لێرە ئەنجامە درێ وێرە سنتەری ئایلسە زیاتر جەختمان کردوتەوە لە هەم ئامادەکردنی خوێندکاران بە شێوەیەکی گشتی و فێرخوازان بۆ تاقیکردنەوەی ئایلس بە پێدانی تەکنیکەکان بۆیان و هەم دابینکردنی ئیمتیحانەکەش دابینکردنی تاقیکردنەوەکەش. هەوڵی بەردەوامی ستافی سەنتەری نێودەوڵەتی زمانی ئینگلیزی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بۆ ئەوەیە ببێتە پێشەنگی سەنتەرەکانی کوردستان و سەنتەرێکی دانپێنراوی نێودەوڵەتی بۆ مەشق پێکردن و پەروەردەکردنی فێرخواز لە زمانی ئینگلیزیدا کە ئەم ئامانجانە بەدیبێنێ: 1. پێشکەشکردنی خولی زمانی ئینگلیزی
بۆ خوێنکاران و فەرمانبەرانی ناو دەرەوەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. 2. ئاشناکردنی فێرخوازە بە کارامەیی زمانی ئینگلیزی واتە ئاخاوتن، گوێگرتن، خوێندنەوە، نووسین، وشەسازی ڕێزمان. 3. دانانی پڕۆگرامی خولی وانەوتنەوە بە شێوەیەک کە یەک بگرێتەوە لەگەڵ پێداویستی و خولیای فێرخواز. 4. ئاشناکردنی فێرخوازان و توێژەران بە شێوازەکانی نووسینی توێژینەوە و ناساندنی فێرخواز. 5. پەیوەندی بەستن لەگەڵ سەنتەرەکانی ناوە و دەرەوەی هەرێم بە مەبەستی بەهێزکردن و یەخستنی پرۆسەی خوێندن. بەڕاستی ئەتوانم بڵێم جیاوازیەکی ئێمە لەگەڵ شوێنەکانی تریش ئەوەیە کە هەوڵمان ناوە بەردەوام لەسەر کوالیتی شێوازی وتنەوەی دەرسەکان کار بکەین و باشترین خزمەتگوزاری هەم لە ڕووی هەڵسوکەوتی ستافەکانی ئێمە مامۆستاکانی ئێمە لەگەڵ فێرخوازەکانمان چکەم ئەو مامۆستایانی کە لێرە دەرسەڵێنەوە بەڕاستی هەمووی بسپۆرن لە بوارەکە خاوەنی بڕوانامی بەرزن کە لە وڵاتە پێشکەوتەکانی وەک بەریتانیا و ئەمریکا بەدەستیان هێناوە و لە هەمان کاتیشا چالاکی جۆراجۆریش لێرە بەڕێ ئەکەین. هەر بۆ نمونە ئێستا خوێندکارەکانمان کە ئێستا خەریکی خوێندنی ماستەرن هیزانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەپێی ڕێنمایی وەزارەت لە سەنتەرەکان پێویستە دەرسی وانی زمانی ئینگلیزی بخێن بۆ مەبەستی ئەکادمی ئێستا و فێرخوازانە لەم سەنتەری ئێمە ئەو ئەزمونە بەڕێەکەن کە سەنتەر سەرپەرشتی ئەکات و لە هەمان کاتیشا ئێمە بە هاوبەشی لەگەڵ پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی تەکنیکی وەرگێڕان بەڕێوە ئەبین کە هەم لە ڕووی ئەکادمی هەم لە ڕووی زانستی و دابینکردنی مامۆستا و تەواوی پێداویستە زانستیەکانمان بۆ دابین کردووە. بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە بە شێوەیەکی گشتی فێرخواز لەم سەردەمەیە بۆی هەیە بۆ کۆمەڵێک هۆکار بە کۆمەڵێک هۆکار بێوێ فێری زمانی ئینگلیزی بێت. لەوانە ینی هەیە ئەوێ فێری زمانی ئینگلیزی بێ بۆ مەبەستێکی گشتی وەکو حەزێکی خۆی. بۆ ئەم حەزە گشتیانە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی ئێمە کۆرسی تایبەتمان هەیە کە ئەویش کۆرسی فێربوونی زمانی ئینگلیزیە بۆ مەبەستی گشتی و هۆکاری تر هەیە بۆ ئەوەی کە فێرخواز بێ فێری ئینگلیزی بێت. بۆ نمونە هەیە پێویستی بە فێربوونی ئینگلیزیە بۆ مەبەستی ئەکادمی. لەوانە ئەو فێرخوازانەی فێرخوازی زۆر هەیە کە ڕوو ئەکاتە ئێرە خۆیان کاندید کردووە یاخود کاندید کراون بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا، بەڵام وەکو یەکێک لە مەرجەکانی تەواوبوونی کاندیدبوونەکەیان و دەستکردن بە کۆرسە ئەکادیمیەکەیان پێویستە مەرجی زمان بەدەست بێنن کە ئەویش یەکێک لەو پێوەرانی کە دانراوە تاقیکردنەوەی نێودەوڵەتی ئایڵسا. ئێمە کۆرسی ئەکادیمیمان هەیە کە جەختی تایبەت ئەکاتەوە لەسەر توانستە ئەکادیمیەکان، ینی تۆ فێری ئەو توانستانە ئەبیت، فێری ئەو توانایانە ئەبیت کە بۆ هەر چوار بەشە گرنگەکەی فێربوونی زمان، هەر چوار بەشە گرنگەکەی زمان خۆی پێش ئەخرێن و پەرە بە توانەکانیان ئەدرێت. بۆیە پێ ناونراوە کۆرسی پەرەپێدانی توانستی زمانی ئینگلیزی بۆ مەبەستی ئەکادمی. بەشێکی گرنگ لە بەرەو پێشتوونی لە پاڵ هەموو جودی هەموو بەڕێوەبەرایەتەکانی تری سەرۆکایەتیمان و کۆلێج و پەیمانگەکانی زانکۆمان بووینەتە با بڵێن لایەنێکی گرنگی هەڵپشت بەوان بۆ بەرزکردنەوەی ڕنگ و ئاستی زانکۆمان لە ئاستی ناوخۆی و لە ئاستی هەرێمی و نێودەوڵەتیشە کە ئەمە لێرە جێی خۆیەتی بەڕاستی سوپاسێکی تایبەتی سەرۆکی زانکۆ بەڕێز پرۆفسۆری یاریدەری دکتۆر عالەم بکەم کە پاڵپشتی سەرەکی و با بڵێن بە هەموو شێوەیەک هاوکار بووە لەوەی کە ئەم سەنتەرە لەسەر پێگەی خۆی بوەستێ و زیاتر بەردەوام بێ. لە هەمان کاتیشا سوپاسی بێپایانم بۆ هەردوو یاریدەری بەڕێزی سەرۆکی زانکۆ بەڕێز دکتۆر سۆرانی پرۆفسۆر دکتۆر سۆران و دکتۆر دانش کە ئەوانیش دیسانەوە وەک دەستەی سەرۆکایەتی زانکۆمان پاڵپشتی تەواو بوون و دیسانەوە لێرە پێویستە ئاماژە بۆش بکەم کە بەڕێز دکتۆر یوسف وەزیری خوێندنی باڵاش هەم لەکردنەوەی لە افتتاحکردنەوەی سەنتەری ئایڵس ناو سەنتەری نێودەوڵەتی زمانی ئینگلیزی ئێمەیە
خۆی ئامادە بووە تا ئاسە چەند سەردانی کردووە و دیسانەوە ئەویش پاڵپشتی تاوا بووە بۆ پێشکەوتنی ئەم سنتەرە و جێی ئومێدی وەزارەتیشە ئێمە گرنگەوەی توانیمانە بگەینەوە قۆناقی نەک تەنها جێی ئومێدی زانکۆی خۆمان بین بوونەتە جێی ئومێدی وەزارەتی خوێنی باڵاش. ڕێچکەی ئێستای گەشەساندنی پێکاتەکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی نیشانەی گەشانەوەی ئاسۆی ڕوونی ئەم زانکۆ تەکنیکیەیە کە ئامێزی بۆ سەدان خوێندکار گرتوۆتەوە و لەو ڕێگایەوەنەوەی گۆشکراو بە زانست و زانیاری پێشکەشی وڵات دەکات. مەبەستێتی نەک تەنها زمانی دایک بەڵکو لە پاڵیدا هەر تاکێکی ئەم وڵاتە چەند زمانێکی تری زیند و فێر ببێت تا ڕەوڕەوەی زانستی تەنها بە بەدەسێنانی بڕوانامە نەمێنێتەوە. بۆ ئەمەش سەنتەری نێودەوڵەتی زمانی ئینگلیزی لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی سەرمەشقی ئەو ڕێگایە دەبێت و دەرگای واڵایە.